لە ئێستادا لە بەشێک ناوچەکان یاریمی کوردستان و بە تایبەت لە پارێزگای سلێمانی بە مەبەستی چارەسەرێکی کاتی بڕیاری پەیڕەوکردنی سیستمی جۆزەی 20 ئەمپێری بۆ ماڵان و دوکانەکان پەیڕەو دەکرێت. ئەوەی بۆ تەمایی پرسیار لای بەشێک لە هاوڵاتیان یاریمی کوردستان بۆچی ئەم سیستمە لە پارێزگای هەولێر و دۆهۆک کاری پێ ناکرێت. ئێمە لە قەیرانێکی گەورەی ئابوورین لەوانەیە ئیمکانات نەبێ فیدەری زیادە بۆ هەندێک شوێن ڕاکێشین لەوانەیە ئیمکانات نییە محەولەی تازە بۆ شوێنەکان دابنین لەبەرەوەی دائیمەن بەشدارەکانی کارەبا لە زیاد بوونان بۆیە ئێستا ناچارین لە هەندێک شوێن و بە تایبەتیش ئێستا بەڕێبەراتی گشتی کارەبای هەولێریش پرۆژەیەکی تەقدیم کردووە لە چەند شوێنێک کە ئیستیقلالێتیان هەیە بڵێن فیدەری جیاوازیان هەیە جۆزەی 20 ئەمپێری بۆ دابنرێ ئەمە نییە بڵێن لەسەر حسابی شارێک بۆ شارێکی تر نەخێر یعنی بەوەیە کە ئەو شوێنە بە خۆیان کە سنووردارەکرێن کارەبایەکەیان زیاد دەکا و سوودمەندە بن. هاوڵاتیانی دانیشتووی پارێزگای هەولێر پەیڕەوکردنی وها سیستمێک بە کارێکی باش دەزانن بەو پێی حکوومەت گرنتی ئەویان پێ بدات کە بەردەوام دەبێت و ڕەچاوی ئەو بڕامپێرە بکرێت کە هاوڵاتیان ڕۆژانە پێویستیان پێی دەبێت. تا ڕادەیەک باشە بەس ئێستا مار هەیە زیاتری دەوێتن مارەیە سبری تۆشتانە زیاترە ماریش احتیادە مارەیە احتیمالی پێویستی بە چ ئەمپێری بیتن بە 20 ئەمپێری دەرەقەندێت چکە بەس خۆزان سبریتەکان زیاتر لە سەرەوەی دامپێر 12 ئەمپێرە بێت لە سەلاجە و مزەمی دەوشتەکاندی داوا کارەکەم کە لە هەمووان بەسترێتن چکە بە شورێ جێ جێ ئەوە نەبیتن تە یەک ئاست ببەسترێتن ئەگەر بێت و شتێکی وا لە ئارەدا بێ مەڕاستی زۆر لە جێەوە چکە هەموو زەجی باش دەگەڕێتەوە بەنسبەت کارەبا و چەند بەکاربهێنی بای ئەوەندە ئەمپێرە پارە و مەساریفت دەبێتن بۆیە شتێکی زۆر پێویستە هیوادارم لێرەش لە پارێزگای هەولێریشدا بتوانن بیبەستن بەرنامەی وا دابنێ بە پێی پێویست بۆ مەنتیقە بۆ ناوچەکان دابنین لە ڕووی پیشسازی ئەو شتانە کار لێ دەکرێت هەتا 40 ئەمپێری ئەوانەش لێ بکرێت زۆر باش دەبێت. ئەوەی دەبینرێت لە هەرێمی کوردستان لە دوای 26 ساڵە دەسەڵاتی کوردی بوونی دوو ئیدارەیەکی ڕوون بە کاروباری حکوومەتەوە دەبینرێت لە دوو پارێزگای هەرێم بیر لە ئەمپێر دەکرێتەوە لە دوو پارێزگای تریش کەس مێشیش میوانی نییە ناوە بە ناوە سەرۆکی حکوومەتیش دێت و دەڵێ تکایە دەست بە کارەباوە بگرن. زۆر بەداخەوە ئەو کەلتورە لە ناو ئێمە هەیە هیچ حسابێک بۆ ئەوە ناکرێت کە ئەم کارەبایە دەبێت دەستی پێوە بگرێت دەبێت هەوڵ بدرێت ئیسراف نەکرێت. هاوڵاتیانیش دەڵێن دڵنیاین ئەگەر دەستیشی پێوە بگرین کارەبا نامانگرێ لەبەر ئەوەی وزەی تیانە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.